وليتلطف بازور رفتاري جوان بنويني ولا يشعرن بكم أحدا بۆی هیچ کەسێک بە هیچ شێوەیەک هەستی پێ نەکە بە هیچ شێوەیەک هەستی پێ نەکە وليتلطف طبعا من ناوەڕاستی قورئانە لێرە بە دوا لە پیتەکانیا بڵێن لێرە بە دواوە کەلیمەکانی لە ئەوڵە و لێرەش بەرەو دوا وليتلطف ناوەڕاستی قورئان وليتلطف بە شێوەیەکی جوان نەرمونیان ڕەفتار بکە یەکێکە لە سێ جۆر هەستی ئەمنی کە خوای گەورە فێرمانەکە لە قورئانە یەکێکیان ئەبێ شوێن مراعاتکەی يا بني لا تدخلوا من باب واحد وادخلوا من أبواب متفرقة سيدنا يعقوب فرمي كل ركانم ليك درقاو همو مچ نجورو لدرقاي جاوازو تو قربتو إيشك أنجام بديتو دا صلاة وسلطة نزانيه بيوسم رعاتي شويني تيابكي ناكري ودكسكو ببنو اللي مالك أو كتابي بخيرن دوهي خبري برواو بلاو بيتون جابا موبايلش خساكن وبإنترنت تنكردوتو طبعا وكاتو شوينك اشتكى معلومة بشوينك هروها زمان ودخل المدينة على حين غفلة من أهلها سيدنا موسى وقت كروشت ناو شارك وناو عين الشمس بوشي بمشي بحذر روشت كهيتشي نكردو هل دا صلاتي جترسا بس بو هيتش ليكي شي نكردو دواي تركا براي قبتي كوشت أميش بهايا توكا أتوشتك حذر بكي اختياري زماني شي بكي لزمان كان مثلا تو أقر للرشاوة بتوشتك بكي خود دەرنەکەوی بەهانیان یەکشەمەیکەیت کە بەهانیان یەکشەمە خەڵک هەمووی مەستن بەهانیانی دووشەمە دەوامە بەهانیانی شەمەشیان ڕۆشتون بە بازار بەڵام شەوی یەکشەمە ئەوەندەیان خواردۆتەوە ڕەقس کردو و سعات سێ و چوار شەو خەوتون دو ساعت حەوتی بەیان دوای نوێژی بەیانی ئیشەکەت ئەنجامەدەی چی ئاگای لێ هەروەها بۆ ئیشێکی تر کە ئەتێ ئەنجامی دەی زەمەنەکە بەشێکە لە عیلاجەکەی پێویستە زەمەنەکەی مراعات بکەیت ئەنجا ڕەفتارت كاتي باش وشويني باش اختيار كله والله تو هر برويتو اور بديتو او اند تشاو او بجري اير خلق الله وكابرات شيتي هرديانا خوي الرفتاره كانت سرنج راتشيش لبروغر شتي قاچاغي شت بي دمانچي كشت بيتو مليني وبرويت راهم بطبيعي برو بوي سرنج رانچيش اما جو هاي وليتلطف ولا يشعرن بكم احد بويا ابي انساني مسلمان ئاگای لە براکانی تریشی بە کەشەف نەبن تۆ ئەگەر خۆت گیرای لەژێر تەعزیبیش بە خۆ نابێ ناوی ئەوانی تر بڵێ هێ باشە وا تۆ توش بووی امتحانەکە بەسەر تۆ هاتۆ تۆ بۆ ببی بە مسەببی ئەوە ئەشکەنجە و ئازاردانەی ئەوانی تر کەشەفبوونی کۆمەڵکاریەکەت ئیشەکەت پلانت ئەو بەیاناتانەی هێناوتن بۆ نمونە ئەو خوتەی لەسەری ڕۆیشتووی خۆت بەشێک بووی لە پلانەکە تەواو تۆ گیرای پێویستە لە تۆیا کۆتایی پێوێ بۆڵێکە کەوتۆتە خوارەوەی تر نابێ هێشوەکە کەشە ئەبێ ئەمەش دیسان لەم ئەمەش یەکێکە لەو دەرسانەی فێرە بیکە وليتلطف ولا يشعرن بكم أحدا مەرجیش نییە تۆ بەرامبەر جەلادەکان هەر شەقاوانە ڕەفتارکەوی و بە تونند و تیژەوە کە تۆ ئەسیری لە بەردەستیانە و زنجیر کراوی بە شێوەیەکی جوان بخوای بێرخەرەوە بانگی کە بۆ ئیسلامەتێک تێیگەێنە کە ئیشی تۆ هەر هەڵگرتنی دینەکەی و هیچی تر إنهم إن يظهروا عليكم يرجموكم أو يعيدوكم في ملتهم ولن تفلحوا إذا أبدا أم حزر بوشي وبيستا بوشي بيستا وليتلطف ولا يشعرن بكم أحدا بوينك وتأمين نقتيدوهم إنهم أو دجمنانا طاغوتان ملحدان أو كساني قيم جاهلية كتأثيري تيكردون مشركة كان هموي أو كساني كوحيان ورنقرتو يا دين داركان الخوشنا إنهم إن يظهروا عليكم أجر ظالم بسرتانا إن يظهروا عليكم أجر بتانقرن بكون ناويان وبكون كمينان وبكون بردستيان يرجموكم بردباران تانا كنتونك إيوا بحساب خائنا دجي ديني مليك بون دجي دا صلاة هالقراونتو سیستمەکەتان پێ قوبڵ نەبوو دەستور و یاساتان پێ قوبڵ نەبوو دەستگاکانی هەرێمتان پێ قوبڵ نەبوو ئێ کاتە ئێستا بۆیان ڕێکوتۆڵنەوە دەولێ سەر بە دەولێ خەڵکە گرن بەهۆی کە سەر بە دەولێ درۆژەکەن ئەشدان کە سەر بە دەولەنی بەڵام تۆمەتێکە لە بەرچاوی خەڵک شەیتانەیان کردووە
يعني چۆنێمە لە ئەدەبیاتی خۆمانە لە ئیسلامە ئەوەندە وتومانە شەیتان 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 کە شتێ زۆر ناشرین بێ یەکێ قش بژ و ناشرین و چڵکن و پڵکن و تووڕە و عەبوس ئەڵێ شەیتان یعنی شەیتان ئاوایە. بۆیە یەکێکیش لە وڵاتی ئێمە ئێستا لە هەموو لاندۆنی ساو تاکو مەغریب کە بجران تەنزیمی دەولێ ئێڕەهابیە تیرۆریستە ئەوەندەیان تیرۆریستەکە وا لێ کردووە کەیترەمە هیچ هەدەفێکی تری نیە غەیری سەربڕینی مناڵ و خەڵک کوشتن و هیچ شتێکی تری نیە خیانەتە بەرامبەر بە دەوڵەتوان یەڕجوومکم ئەهوەنترە لەمەی کە ئەمانێکە نەمەم ئەشکەنجەیە لە زیندان کەوابوو تۆ وەلیەتەلەطەف ولا یشعرن بکم ئەحەدا کەوابوو تۆ پێویستە لەسەرت بەم شێوە نەرمونیانە بکەیت و وانە بێت کە کارت کەشف ببێ دوای ئەوانەی دوای خۆشت کەشفەکەی ئین یەظهەروا عەلەیکم یەرجوموکم ئەو یوعیدوکم فی میلەتیهم کامیان خەتەرتر و ناخۆشترە خەتەرترەوەی کە بتێنەوە بەرەو کوفر خۆ بە ئیختیاری خۆت ناتێنەوە بە قەناعەت پێکردن ناتێنەوە تۆ بە قەناعەت پێکردنی ناخت بە لێکدانەوەی هزرت بە ئاسوودەبوونی ویژدانت بە پڕ بە دڵ خۆشت ویستە و حەزت کردو کەچی ئەو ڕێبازی وەحیەکە دووەرگرتووە ئێستا ئەمانە جێڕنەوە بۆ کوفر خلافی عەقڵتە خلافی وەحیە خلافی دڵ و دەروونتە خلافی حەزەکانی خۆتە کامیان خەتەرترن کوشتنەکەت بەردەبارانکردنەکەت سەعاتێ ناباوە مری بەڵام ئەمانان ئەتێنەوە ناو کوفر بۆیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە لە حەدیثی صەحیحی مسلمە فەرمێ إن الله يرضى لكم ثلاثا ويكره لكم ثلاثا سيشتي بي خوش بيكن سيشتي بي ناخوش بيكن لو بي ناخوش بيكن قيل وقال وكثرة السؤال وإضاعة المال دواي كباسي إيمانك أفرمي أو أندي بي ناخوش بيك بقريته بو كفر أن يعود إلى الكفر كما يكره أن يقذف في النار وكو أويك بي ناخوش فريدنا ناو آقروا ئەوەندەی پێ ناخۆش بە کە بیخەنەوە ناو کوفرەوە ئەمەش لێرەوە هایە ئەو یوعیدوکم فی میلەتیهم نەیفەرموو فی دینیهم چونکە میلەت وەکو ئیمامی تەبەریە فەرمێ میلە یعنی دین و خەڵکەکەی بۆیە ئەمانە ڕازی نابن لە ئێمە هەتا ئەمان گەڕێنەوە ناو میلەتەکەیان نەک دینەکە بەتەنیە کابرا بوو بێتەوە بە مەسیحی قبوڵیان نییە جنەخۆ مەسیحەیەکی ڤێتنامی کاتۆلیکیە کە دەتە ئیتاالیا بۆچی قبوڵیان نی یەکێ لە ڤەنزوێلاوە لە کۆلۆمبیاوە هاتووە بۆی ڕۆما ئەی بۆ قبوڵیان نییە یانەوە کەلتورەکەش وەربگرێ لەسەر قیەمە کۆمەڵایەتیەکەش بژی دینەکەشی وەرگرتووە ئەویش ولن ترضى عنك اليهود ولا النصارى حتى تتبع ملتهم ئەوانە ئێستا گەر کەسێک کوردێک ببێ بە مەسیحی هەر پێیان قبوڵ نییە لە نا دیموکراسیەکەش وەرگرە ئەلمانێتەکەش وەرگرە ئازادی بەڕەڵاییەکەش وەربگرە ئەمانەی کە بە کوردە ئەلمانیەکانیەکەن ئەوانە هەموویەدەن بەسەریانە کە پێویستی شەوەری بگرن إنهم إن يظهروا عليكم يرجموكم أو يعيدوكم في ملتهم ولن تفلحوا إذا أبدا أو كاتا هەتایە دڵخۆش نابنەوە جارێکی تر چونکە هەر لە ناو کوفراشین هەر پەشیمانە بنەوە تووشی وەخزە ضەمیرە بینواتە ئەوەل ویژدانتان ئازارتانەداتۆ کە ڕێ باشە بۆ ڕازینە بمکوژن بۆ خۆم تەسلیم کردن بۆ باوەڕم بە عەفوەکەیان بوو بۆ باوەڕم بەوە بوو کە وەڵامانە دیموکراسی قبوڵەکەن بۆ باوەڕم بوو کە لە ناو خۆیان ناواستەم بۆکەن من مسلمانێکم غەیری خوای پەروەردگار غەیری مسلمانە سەر ڕاستەکان کەس وەلمنا نییە ئیتر بۆچی احتیما دەکەمەوە سەر ئەهلی کوفر ئەگەر گیراشم تەواو قەدەری خوای پەروەردگار و ڕازیم پێی سەبر و تەحەمولەکەم لە پێناوی خوای گەورەیە ئەو معاناتەژە چێژم یەکێکی کە توش ناکەم ئەگەر لێیان دام و ناوی یەکێک زەیدم برد ئەڵێن هەر زەید ناناسی عەمریژە ناسی لێدان زەید و عەمرە ناسم ئەو هەردووکیانە ناسم ئەڵەن چیترە ناسی ئێبرا هەر زەید و عەمرە ناسم نەخێر عەلان و فەلانیژە ناسی ئەکەونە لێدان دیسان بۆی ئەوانی تریش بڵێ زنجیرەیەکە کۆتایی نایە ئەنجا هەر ناوێ بڵێ ئەوان بڕوات پێ ناکەن برایکی بەڕێزمانە بوو هەولێری گێڕامەتەوە جارێکی کەش پیاوێکی چاک دووشەمە و پێنجشەمان بەڕۆژوو بوو مسلمانێکی ڕێک و پێک سەرڕاست خوانا ساحب شەونێژ هەر کەس کە ئەیبینی خۆشیە ویست یعنی هەر کەس هەستیە کرد کە ئەمە زۆر لە خوا نزیکە خوا کاگەنۆر دوعام بۆ بکە ناوی خوا مێنە دوعام بۆ بکە ئەویش
لبرو تتخوا أي باش إن شاء الله دعاء بوكم ناوكي نسيل قائمة دعاء كدعاء مهم خلق بيان وتبتخوا دعاء ما بوكش ناوكاني دانا أبو لبردمي خوي خوي الرحم بفلامكي خوي الرحم بفلامكي لكاتي بربان كرنو خوي الرحم بفلامكي والله وقتك آسايش قرت يا متي أم ناوانا تشيا متي والله دعاء لو دكم يا آسايش أمي شون بعقلاش لسري مسعود برزاني وحتاكو كرترين بارتي شون ما يتشب بعقلا والله كاكم دعاء بوكم ورا يستبوها يعني داعش وما نهم تنظيمين أو شهر برب قرروا بالسريع هر لي ذا والله أما شيء أنت أو بياو شاكا جيرة أبي تري جيرة كنوع جينا كردو بزوجي تخا كاغنور دعاء بوبك إيه لبرو تقول لا يخود بوستي باشترني وقلو ناوية شي تريش بيني تواو ولن تفلحوا لن أداتي نفي تأبيدية تأكيدي شي كردوتو بويك أبدا حتى هتايا دڵخۆش نابیتەوە جارێککە ئاسوودە و کامەران نابیتەوە هەتا لە زیندانەکە بەردا ناوی یەک کەسێک دوت بێ ناشزانێ کەس نازانێت ئەویتر کە گیرا بە ئاعترافی تۆ گیراوە خەڵکە لە بەغدا گیرە دوایی بە ئاعترافی ئەو لە هەولێر خەڵکەگە گیرە خۆ ئەوەی هەولێر نازانێت لەسەر چی گرتویان سەبەبەکەشی پێ بڵێن نازانێت چێ بە گرتی داوە ئاعترافی فڵان کەسە بەڵام تۆ کە ئاعترافەکەت لەسەری کردو دوایی زەمیرت مرتاحنی حتا ئەگەر ئازادی شت کەن دوای ڕێڵی گردن ئازایت لەگەڵاکە ئێڵاتخوا 6 ساڵ خستمیتە شەشی چی 20 ساڵ خستمیتە تەعزیب و لای پارتی گردنم ئازاکە بەرحاڵ خوای گەورە ئەم دەرسەشمانە داتێ قالوا ربكم أعلم بما لبثتم فابعثوا أحدكم بورقكم هذه إلى المدينة فلينظر أيها أزكى طعاما فليأتكم برزق منه وليتلطف ولا يشعرن بكم أحدا إنهم إن يظهروا عليكم يرجموكم أو يعيدوكم في ملتهم ولن تفلحوا إذن أبدا وكذلك أعثرنا عليه آبم شوية وامان كربدوزرينو